بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز سەردار قادر چاودێری سیاسی و پارێزگاری پێشووی سلێمانی باز لە دۆخی هەرێمی کوردستان هەروەها شکستی سیستەمی لامەرکەزیەت و شۆڕنەکردنەوەی دەسەڵاتەکان بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکەین. کاک سەردار بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. سپاس گیانی من کاکانی. ئەگەر سەرەتا لە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین، بۆچی دۆخەکە بە ئێستا گەیشت کە خەڵکی خزمەتگوزاری نییە، موچەی نییە و ناڕەزایەتێکی گەورە لە ناو خەڵکی کوردستاندا هەیە؟ سپاس گیانی من. ئەوەی جەنابەت ئێستا باسی لێوەکەی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە، ئەوەتی حیزبی سیاسی دروست بووە. هەر لە سەرەتای دروستبوونی حیزبی سیاسی لەم هەرێمەی ئێمەیە دروشمەکان جاران پێش حیزبی سیاسی ئیستیقلال بوو، دواییتر بوو بە ئۆتۆنۆمی، بوو بە ئیدارەی ناوچەیی و بۆ جۆرە هاتووە. بەداخەوە سیاست لەم وڵاتەیە تاچێکی کوردی شکاوی دروست کرد. تاچی کوردی وەک خودی خۆی تاچێکی خواپەرستی، تاچێکی پۆزەتیفی، تاچێک کە ئەوێ ژیانێکی دروست بەڕێوە بەرێ. بەداخەوە بەهۆی سیاستەوە ئەم تاکەیان لەگەڵ تاکەکانی تر لەسەر ئەساسی ناوچە، لەسەر ئەساسی سنووری جوغرافی جیاواز جۆرێک لە شکستیان پێ دروست کردووە، جۆرێک لە بەریەکەوتن و نێگەتیفیان پێ دروست کردووە. هەموو سەردەمی شۆڕشی ڕزگاری نیشتیمانی ئێمە چەند سەرکەوتنەکانی هەبووە، بەداخەوە بەشێکی زۆری شەڕی ناوخۆ بووە. جارێک لە جاران برادێک نووسی لەوە چێچەکەکانی ئێمە لی نووسرابێت تەنیا بۆ شەڕی ناوخۆ بەکاربێنێ. من پێم وایە ئەو سیاسەتەی کە بەڕێکراوە لە حکومڕانی کوردیە، لە دوا حکومڕانی کوردیە لە دوای ڕەپەڕینی نەوە یەکەوە تا ئێستا و دروستبوونی ئەم هەموو کابینەیە نەیتوانیوە کات ژیانێکی ئاسوودە بۆ تاکەکانی دروست کردووە. تاکە و دواوەسیلەیە بۆ پێداکێشان لە یەکتری، بۆ ئەوەی ئەم سنوورە لە سنوورێک کە جیا بکرێتەوە. من پێم نازانم حکومڕانی ئیشی ئەوەیە کە خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیەکانی دروستکە یا هاوڵاتیەکانی بکا بە کەرەسەیەک بۆ باڵابوونی قەدی حیزب و بۆ باڵابوونی بنەماڵە و بۆ باڵابوونی سەرکردە. ئەوەی کە ئێستا بینرێ ئێمە وڵاتێکمان هەیە پڕ سامانی سروشتی لەسەر زەوی و ژێرزەوی هەیە، بەڵام خەزێنەیەکمان هەیە کە خەزێنەی حکومڕانە بەتاڵە و وەک خۆیان باسی دەکەن 27 ملیارد دۆلار قەرزارە. چینێکمان هەیە کە چینەکانی ناو کۆمەڵگای کوردین، چینێکی هەژارمان هەیە و چینێکی ناوەندە کە هەرەسی هێناوە بەرەو خواردتر، چینێکی کەم بەرەو سەرەوە ڕۆیشتووە کە واباستەی حیزب و کۆمپانیەکانی حیزب و بەم شێوازە ڕۆیشتووە. ینی وڵاتێکمان هەیە هەژاری ئەبەخشێتەوە بۆ تاکەکان، بەڵام قاسەکانی حیزب و قاسەکانی ئەم کۆمپانیایی حیزب و ئەو شوێنانە پڕ بەهایە و ئیسیسمار و بەرهێنانەکانیان لە دەرەوەی وڵاتان. ئێمە وڵاتێکمان هەیە وامان لە تاچی کوردی کردووە تاچێکی شەرمن دەرچێ، تاچێکە باوەڕی بە هەموو مێژۆکەی ئەوان کردووە و خەباتی بۆ کردووە لەگەڵیانە و چوونەتە پرۆسەی دەنگدان بە دەستور و دەنگدان بە پەرلەمانی کوردستان و بە پەرلەمانی ناوەند. بەڵام بەداخەوە ئێساوای لێ هاتووە تاکە حمافێک کە هەی بۆ ئەو تاکە تاچی دەنگدانەکەی بۆ ئەوەش تەزویری لێکرێت و ئەدەزرێ. ئێستا تاچێکی هەژاریان دروست کردووە بۆ ئەوەی دەستەمەی باڵای حیزب بێ، بۆی دەستەمەی باڵای تەکەتولی ناو حیزبەکان بێ. گەرجاران حیزب بە هەمووی لێ قبوڵە کردی، ئێستا تەکەتول و باڵبانانی ژوای لێ کردووە کە چ تاچێکی تووە بێ چی بکەی لە بلاشەوە بوەستێ. ئەم سیستەمە سیاسی فەرمانڕەوایی کە ئێستا هەیە لە وڵاتە سیستەمێکە بۆ شکاندنی تاچی کوردیە، سیستەمێکە بۆ خۆشگوزەرانی نییە، بۆ باڵاکردنی دروشمەکان نییە. دروشمەکان هەمووی کاڵ بوونەتەوە. کوردستانیەت و پیرۆزی کوردستانی بوون و ڕووبارێ لە خوێن و لە شەهید و لە کەمەندامی سەنگەر و لە زیندانی سیازی و لە پێشمەرگەی دێرین وای لێ هاتووە ئێستا ئاسوودەیی نابینێ لەو مێژوەی کە کردوێتی. خەڵکێک نەتوانێت خۆشگوزەرانیەکەی موچەکەی کە ڕەواترین مافی سەرەتایی خۆیەتی پێدابین کرێ، وەکو مژدە هەموو جارێ پێمانەڵێن ئەوە موچە هات، ئەوە قایمەکە هاو، ئەوە لە بەغدادەوە ئەوە نەهاو.
من نازانم ئەم سیاسەتمەدار و دەسەڵاتانەی ئێمە ئەم حیزبە سیاسیانە کەی واز لەوە دەێنن کە ڕازگۆیانە بە خەڵک بڵێن ئێمە ژمارەکەمان ئەوەندەیە، ئەمە ئابوووریەکەمانە، ئەمە قەرزاریەکەمانە، ئەمە داهاتەکەمانە، ئەمە مەساریفەکەمانە. بەس بە بۆچوونی بەڕێز لە هەموو بوارێک کە دەڵی تاکی کوردیان شکاندووە ئێستا کاتیەوەیە دەست لە کارکێشنەوە واز لە حکومڕانی بێنن چارەسەر ئەوەیە ئەو دەسەڵاتدارانی ئێستا؟ من پێم وایە ئێستاش کشێنەوە خۆ زۆر جار کابینە بۆ کابینە گۆڕاوە یەک دنیا هیوا بەخشیان ناوینەتێ هەموو بەرنمەکانیان بخوێنەرەوە پاکێزەکان بخوێنەوە پڕە لە هیوا بەخشین بە تاکی کوردی بەڵام کە کۆ بنەوە دوایتر ئیشەکەن ئێمە هەر ئاڵانگەرەکانە بینین هەر کێشەکان ئەبینین هەر برسێتی ئەبینین هەر جیرفانی موچەخۆران بەتاڵە بێ هەر جادەکانمان وێرانە بێ هەم مناڵەکانمان مافی خوێندنیان بە شێوازی یەکسانی بۆ نابێ هەم وڵات چینێک دەوڵەمەنەکەن و لە سەدا هەشتای وڵات بەرەو هەژاری ئەبن هەم هیجرەت بەرەو ئیجە و بەرەو ئەوروپا و لە ناوچوونی دەربیا ئەبێ هەم تاکەکانی کۆمەلگا لە یەکتریەکەن بە دوژمن لە گەڕک و لە مستەوای ناحێ و قەزا و شارە ئەگەر دەستکێشانەوە تەنیا حەلبێ خۆ بەمە هیچیان نەکردو بڵێنی بێ ئەبێ بیرێ بکرێتەوە لەوەی کە ئایا سیستەمی ئەم سیاسی هەرێمی کوردستانە سیستەمێکی حەکیمانەیە وا بەرەو ئەم دەربەسەمانە بە ئەبێ بیر لەوە بکرێتەوە کە ئەم وڵاتەی ئێمە ئەبێ سیستەمێکی سیاسی تازەتر دروست بکە کە پێشێوازی ئەوە بێ چۆن ئەتوانین خۆشگوزەرانی بۆ تاکەکانی کۆمەلگا بێنین من باوەڕم بەوە نەماوە چارەسەر چییە کە بەڕێز بڵێن هەڵوەشانەوێ دەست لە کارکێشانەوەی چارەسەر چیە بۆم دۆخە کە تاک تێک شکێنرا بێ موچە نەبێ خزمەت گوزاری نەبێ بڵێن نەعادالەتی گەشت بێت تەلووتکە هیچ دەرچێ و چارەسەرێکەیە خەڵک لە بێومێدیشی گەورەدایە خەڵک لە بێومێدیایە ومێت بەهۆی سیاست و بەهۆی ناعادالەتەکانەوەکو جەنابە دەفەرمووی هیجرەتی کردووە لە وڵاتەیە بەڵام تا مرۆڤ هەبێ هەڵسانەوە و ومێت هەر دروست هەبێ لە ڕەشەکانی سەردەمی شەڕینا براکوژیا ومێت دروست بۆتەوە جارێکی کە تاکی کوردی سەلامەت بێت و هاوڵاتیان خۆشگوزەران من و خاکەکەمان ڕزگار بێت و ئەمە ئەبێ بیر لەوە بکرێتەوە ئەم جۆرە کارگێڕەی وڵات کە ئەبرێ بەڕێوە کە مەرکەزێکی بەهێز پارێزگاکانی بێهێز قەزاکان بودجەی نەبێ ناحەکان بودجەی نەبێ ئەبێ بیر لەوە بکرێتەوە سیستەمی سیاسی لە نێوان ئەم بۆتە جوغرافیایە جارێکی کە دابەش بکرێتەوە دەسەڵات شۆر بکرێتەوە بە شێوازێک کە شار بۆ شار خۆشەویستی کاتێک زیاد ئەبێ کە خۆشگوزەران بن ئەمە خیانەتی نیشتیمانی نییە تۆ باز لەوە بکەی لامەرکەزێتی دارایی و فیدراڵێتی دارایی دروستکرێ ئەمە خیانەتی نیشتیمانی نییە کە لە دەستورە مافێکی دەستوری هەیە کە باز لە بەهرێنبوونی پارێزگاکانەکە ئەمە خیانەت نییە تۆ ئەتەوێ بۆتەیەک دروستکەی ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان چۆنە هەر شارەی چۆنە داهاتەکەی چییە مەساریفەکانی چییە و ئەشکرێ بە قۆناغ جێبەجێکرێ قۆناغی یەکەم بەشکردنی دەسەڵاتی کارژێڕی بێ قۆناغی دووهەم پێداچوونەوە بێ بە مەساریف قۆناغی سێم پێداچوونەوە بێ بە داهات قۆناغی چوارەم زیادکردنی داهات بێ ئێمە دەستور ڕێژگەی یاوەی ئەمە خیانەت نییە لە باڵای خیانەتی گەورە نیە لە حیزب لە برەماڵە لە سنوور ئەمە دوژمنایەتی نییە لە نێوان شارێک و شارێکی کە باشە بەڕێز پێشتر پارێزگاری سلێمانی بووی ئێستا پشگیری بارێنبوونی پارێزگاکان دەکەی خۆت من هەنگێم لا حەزم هەیە لەسەری کە بە هەرێنبوونی پارێزەکانمان دەمدامفێکی دەستوریە ئەبێ لە کۆی میدیاکان و لەگەڵ کۆی لایەنە سیاسەکان ئەوەی لەگەڵیدایە بۆچوونەکانی بڵێ ئەوەی لەگەڵی دانەیە بۆچوونەکان بێ گفتوگۆیکی گشتی بکرێ خاڵی دووەم ئەبێ ئەم بۆچوونە بکرێ بەوەی کە ڕای گشتی بۆ دروستکرێ وەکو ئۆرگانەکانی مجتەمەعی مەدەنی ئیشی لەسەر بکەن دانووسان و گفتوگۆیە بکرێ کێشەکە لەوایە کاک حەجیمجان ئێمە گفتوگۆ و مفاوەزات وەرە سەری تاریخی حکوومەتی هەرێمی کوردستان کە چەند مفاوەزاتی لەگەڵ بەغدادا کردووە منطقە لۆجیکە تۆ ئێستا چاوەڕێی گیرفانی موچەخۆرێ بی ئەم وەفتە هاتەوە یا نەهاتەوە یا بەڕێز کازمی هاو سەردانەکەی سەرکەوتوو بوو پارە ئەیا یا نایە ئەی سیستەمی وڵات و کارژێڕی چۆن وابرێ بەڕێوە دارایی چۆن واکرێ یعنی معقولە تۆ نەوتە هەبێبی فرۆشی هێشتا قەرزاربی معقولە تۆ ئەم هەموو سەر و چاوە هەبێ بۆ ژیانی تاکەکانی خۆ بەڵام سیستەمێ دروست نەکەی تەنزیمی بکەی من لەگەڵەوەیان بە هەرێنبوونی پارێزەکان
زیاتر لە میدیاکان لەگەڵ ناو کۆڕ کۆمەڵگاکان لە لەگەڵ لایەنە سیاسەکان لەگەڵ بوون و نەبوونە گفتوگۆیکی دەستگیر کراوە و هەموو خاڵەکانی لێک بیرێتەوە و بۆ ئەوەی بکرێتە ڕای گشتی وەک تۆ کارێکی دەستوری ئەەکەی مخالفە نییە بەداخەوە وەختی خۆی لە کاتی کاگنوشیوانی ڕەحمەتیە کە باز لەمە ئەکرا لا مرکزیوانە پیانەوە تۆ سلەیمان چێتیەکەی وەڵی عیبی نییە ئینسان گەڕەکەکەی خۆی خۆش بێ گەڕەکە خۆش نەوێ ناحەکە و خۆش ناوێ ناحەکە و خۆش نەوێ قەزاکە و خۆش ناوێ شارەکە و خۆش ناوێ من قودسێتی کوردستانێکم بۆ چیە کە تاکەکانی برسی بن قودسێتی کوردستانم بۆ چیە کە مامۆستایەکی لەسەر داوای موچە شەقی تێبێڵێ قودسێتی کوردستانم بۆ چییە کە ڕۆژنامەنووسێکی وەکو بەڕێز و دەیەها کەسی کە زیندان کرێن لەبەرەوەی وشەی حەقەڵێن قودسێتی کوردستانم کاتێک کوردستانمان خۆشەوێ کاتێک بیر لە ناکۆچی لەسەرەکانەکەینەوە کە تۆ پرۆژەیەکی باشە بۆ یابێتنێ ئێستا ناوچە ناکۆچی لەسەرەکان بۆتە خاڵێک هەمیشەیی لە نێوان گفتوگۆی نێوان هەرێم و بەغدا بەڵام چیان بۆ ناوچە ناکۆچی لەسەرەکان کردووە چیمان پێبەخشین چ سنوورێکمان وەرگرتوتەوە بە تاریخی مفاوەزات و دانووسانەکانی کورد نەیانتوانیەوە مەترێ وەرگرتنەوە هەر لە دەستماننا ئێستا مۆڕاڵێکیان دروست کردەوە کولتورێکیان دروست کردووە تاگە بێ شکست دەبێ تاگە بێ کڵاوەکەی بەرزکاتەوە بۆ سەرانی حیزب لە ناو سەرانی حیزبیا بۆ باڵا دەستەکانیان بۆ بنەماڵەکانیان بۆ تەکەتولەکانیان لەو لاشەوە ئەبێت تۆ کە واجبتە چی بۆ دەنگدان لە دەنگدانی شاسەزایەن تەزویرە لەکەن ئەی ئومێد لە چۆوە هێنی خۆشگوزەرانیش نییە لە دەرگاکە دەدرێ بێ پارەی خۆڵەکە بەی پارەی کارەکە بێ سپارت کارتەکە و بۆ دائەنرێ نەوتی پێ نادرێ خزمە گوزاری و پێناگرێتێ وایەن لێ کردوین تاکەکانیان لێ کردوین بە دوژمن بەڵام ئەبێ حیزبێکی خۆش بێ ئەبێ یەکگرتوو بن ئەبێ هەموو وا بکەن ئێمە بەیەکەوە جوانین بێ ئەمانە ئەم دروشمانە خەڵکی برسی تێر ناکە ئەبێ بێت لەو سیستەمە بکەنەوە چه سیستەمێکە گونجێ کەفر نییە سلەیمانی هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕیم بتوانن ئیدارەیەک دروستکەن کەمە بۆ هەولێر و دۆچیش ڕاستە کێشەکانی سمێڵ جیاوازە لەگەڵ کێشەکانی کەلارە ئەبێ خەڵکی منتقەکە خۆی قەرار بە چارەسەری چییە باشە بەس بەڕوونی کە بەڕێز دەڵێ لەسەر بارێنبوونی پارێزگای سلێمانی پێویستە و توێژی زیاتر بکرێ بە دیاریکراوی بۆچوونی خۆتان چیە لەو بارەیەوە ینی بۆچوونی بەڕێزت لەسەر بەهرێنبوون ینی وەکو ڕای شخصی خۆت ئایا پشگیری ئەم بۆچوونە دەکەن من پێم وایە کاک حەجوجان هەموو مادەم ئومێد کەم بۆتەوە بیر لە ڕەوچێکەیە بکەیتەوە بۆ ئەم کەیسەوەکو ئومێدێک نەبێنرێ خیانەتی نیشتیمانی نییە ناحەی وارماوە بیر لە ژیانی خۆی بکاتەوە خیانەتی نیشتیمانی نییە قەزایەک بیر لەوە بکاتەوە دەربەنی خان چۆنە برێ بەڕێەوە و داهاتەکانی چیە و ژیان چۆنە برێ بەڕێتەوە چاوەڕێی سوال و سەدەقە نەبێت لە پارێزگای سلێمانی و وێ بچێت و دوایی لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە سەدەقە بدەنێ بودجەی تەنمی پارێزگەکانە بە عەدالەت بەش ناکراوکو لەو کاتێک کە ئێمە لە دەسەڵاتە بووین بەو جۆرە بۆ تا ئێستا ژوەبزان گرفتەکانی هەیە یعنی ئەمە ئاساییە تۆ خاڵێکی دەسووریە دەستور سەرانی کورتایە بەشدار بوون کە دروستیان کردووە یعنی بۆ ئێستا باسکردن لەمە ببێتە خیانەت بۆ باسکردن لەوەی کە حیزب کاکە ئێوە واتان لێ کردین تا توانیتان شەڕتان کرد لەگەڵ یەکتریا دوایی ئیتیفاقی استراتیژیتان کرد بەم جۆرە بوو دوایی حکوومەتتان دروست کرد بە ناوی یەکگرتووی خیتابی کوردستان دوایی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات دروست بوو کوڕی خەڵکی تیا کوژرا و سەدەها شەیدرا و چیشی لێکرا ئێستا خۆپیشاندان لە ساحەیەکەوە ناگوێزرێتەوە بۆ هەموو هەرێمی کوردستان هەزارەها دەستگای ئەمنی دروست بوون بۆ بە دوادواتچوونی تاکەکانی کورد بەڵام بۆ بە دادواتچوونی داگیرکەرانی کوردستان و ئەو هێزە شیعی و سونیانەی کە لەسەر کەیسی کوردی ئیشەکان دروست نەبووە یعنی چی ئەکرێتۆ لە هەڵبژاردننی پارێزگاکانە لەوانەیە لە داهاتوە ئاوەڕەکانی کە لەم سنووریان 2 بۆ 3 کورسی بهێنن چونکە زۆرینەیەکن ئەوەی تا بەعیس و تاجیر و تعریب نەیکردووە ئێستا بە جۆرێکی کە لێرە جێگەی بۆتەوە من قسەم لەسەر ئەوەیە ئەمە بۆ چوونێکە حەقا ئەو لیژنەی کاری بۆکەن بە سوپاسەوە لە دەرگای هەموو میدیایەک بن لە دەرگای هەموو هێزە سیاسەکان بن بۆ ئەوی گفتوگۆیکی کراوە بێ ینی ئەمە چێ لەبارەوەی کە پێیان وایە ئەمە بڵین لێدانە لە قوارەی هەرێم بچووکردنەوە و تێکدانی قوارەی هەرێمی کوردستانە من پێم وایە گومان زۆر دروست دەکرێت من تۆزێ بەکراوەی قساکەم کاک حەجم خۆ دەزانی تو هاوڕێ بووین ئێمە یەکێکەڵ ئێمە کاک شەغلاور ئەمەی کردو بۆ پرۆژەی فشار لەسەر پارتی یەکێکاڵێن ئەمە باڵێکی گۆڕانەماکە
بۆ دژایەتی پرۆژەی حکومڕانی لە کوردستانی هەرێما و لەگەڵ پارتیان یەکێکاڵێن ئەمە جیابۆکانی گۆڕانە کاکە ئەم گومانە بڕەوێننەوە بۆ چوونێک هەیە کێشەیەک هەیە ئێمە بێ بگەڕین سیستەمی وڵات چۆن چارەسەر بکەین سیاست باوی نەماوە کە تاکی شکاو دروستکا و خۆشگوزەرانی نێنێ ئەبێ خەڵک سەیری دەرچەی ئابووری بکە بۆی خۆشگوزەرانی دروستکرا قاسەکان پڕ بێتەوە جیرفانی هەژاران و کارمەندان و خەڵکی کوردستانی هەرێمی کوردستان بە خۆشی بژین ئەبێ بۆ دەرچەیە بگەڕی یعنی ئەم دەرچەیە ئومێدێکە خەڵک نەتوانێت بە خۆپشاندان چارەسەری بکە نەتوانێت بە هەڵبژاردن بیکە نەتوانێت بە نووسین و قەڵەم و شکاندن و شەیدکردنی قەڵەم و چیچی و ئەمانە بێ ئەی نابێ بیر لە دەرچەیە بکاتەوە باش تۆ ئەو دەرچێ بە هەرێم بوونەکە دەبینی من ئەڵێم هەوڵێکە باش من ناڵێم هەموو خاڵەکانی تەواوە ئەبێ بیری لێ بکرێتەوە ئەم دەرچەیە بۆ بەز لە سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان بێ ئەمە خەڵگەڵێ سنووری سەوز و نیلەکەی جارانە ئەبێ بیر بکرێتەوە هەموو قەزا و ناحەیەک باسی لێ بکە بۆ لە چوارچێوەی هەرێمی کوردستان مامەڵەی لەگەڵدانەکەین بڵێن ئایا حکوومەت هێرێم ئامادەنیە دەسەڵات شۆڕ بکاتەوە بۆ پارێزگاکان یاخۆ کاتێک کە بەڕێزیش پارێزگار بووی هیچ دەسەڵاتێک نییە بۆ پارێزگاکان لە ناوخۆی هەرێمی کوردستان کێشێت چارەسەر بکرێت نەک بیر لە بەهرێن بوون بکرێتەوە گیانەکەم مرکزێتێکی قورس کەس قاسەکانی حیزب بوو ئەوە پڕ دەکات چۆن ئەیگۆڕنەوە بە لامەرکزێتێکی کراوە کە خەڵک تایە ئاسوودە بێ کە لامەرکزێتەکان بەو دەردەبرد کە براوە خەڵک باز لە بەهرێن بوونی کوردستانە کات و پارێزگاکانەکە ئەمەش بۆ ئەوەیە تۆ ئەزانی لە هەرێمی کوردستانە دەستورمان نییە بەچ خاڵێکی دەسووریەتی لە پەرلەمانی کوردستان مناقەشاکەی لە پەرلەمانی کوردستانیشە کە ئەچیت ئەبێ یاسایی بۆ دەرچێ زۆرینەی پەرلەمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستانە کە لەگەڵ ئەم پرۆژەیە خەتی ڕاست و چەپی پیانەوە ئیتر تۆ چۆن نتوانانی جێبەجێیکەی باشە بە زۆکو ئەو کاتێک کە ئێستا پارێزگارێک لە هەرێمی کوردستان هەر بێدەستەڵاتە یعنی هەموو سیستەمە هەموو دەسەڵاتەکان لە بڵین لە پایتەخت کۆکراونەتەوە دەسەڵاتی نییە پارێزگار ئەوە بێت لە بەڕێز پارێزگاری سلێمانی پرسن چووکە من ئاگام لە حکومداری نەماوە وەکو خۆ دەو کاتێک کە خۆت لە خۆتان نەزانن یەکێ لەو خاڵانی کە وازمێ نابوو نەبوونی دەسەڵات بوو نەبوونی ئاگالێنبوون نەبوو لە داهاتی گشتی ئەم شارە ناکرێت تۆ پارێزگای شارێک بی نەزانی قاسەی شارەکە و چیتیایە و نەوت ئەڕوات و یەت پارێزگاکە نەزانێ و خاڵانەی وەختی خۆی لە ئیسقالەکەما باسم کردووە من پێم وایە ئەگەر هەوڵدان بێ بۆ خۆشگوزەرانی ئەبێ هەموو بۆچوونەکان و ڕێگاکانەوە بێ بەشکردنی دەسەڵات بێ باشە سەرکردەی سیاسی گرنگ لە دنیا ئەوەیە کە لە ئاڵنگاری و قەیرانەکانە چارەسەر بۆ وڵاتەکەی بدۆزێتەوە نەک بەم شێوەی ئێستا بێ باشە ئەوە سەرکردنی ناوانەی ئێستان من پێم وایە سەرکردن بۆ پیرۆزکردنی ناوی خۆیان و بنەماڵ و حیزبەکان سەرکردە ئەوەیە کە پرۆژەی پێبێ بۆ چارەسەرکردنی خەمی مناڵانی کورد خەمی فەرمانبەران بۆ چارەسکردنی یعنی تۆ تەسەور کە لەم کۆرۆنایە چیمان بەسەر هاو تۆ تەسەور کە لە وڵاتانی کەیە چۆن چارەسەر کراوە خەمی ئەوەی کە قەڵەمی ئازادی تیانەشکێنرێ ڕۆژنامەنووسی سەربەخۆی تیا شەهید نەکرێ سەرکردە ئەوەیە کە ئازادەکان فراهەم کە سەرکردە ئەوەیە کە کۆبوونەوەی ژوورە تاریکەکان بێنێتە دەرگاکراوەکان و ساحەکان سەرکردە ئەوەیە شەفاف بن سەرکردە ئەوەیە ڕێگە چارە بێت دۆزێتەوە بۆ برسیەکانی وڵاتمان سەرکردە ئەوەیە کە شاخ و وڵاتەکانمان نەسووتێن و بۆ هەر سەبەبێ بێ بۆ ئەوە بێ کە شاخ و وڵاتمانی هەمومان بێ ئێمە زەندمان نییە کوردین و لە هەرێمەکە ئاژین و لە شارێکە ئاژین زەندمان نییە ئەوە گوناهمان نەکردووە کە بمانەوێت بە ئازادی و بە جوانی بەپێکەوە بە بیرکردنەوەی جیاواز یەکتری قوبڵکەین سەرکردە ئەو کەسانن کە بتوانن ڕێگە چارە و دەرچە بدۆزنەوە سەرکردە ئەو نیە شەڕی تەکەتولەکان و کابینە بۆ کابینە بێنە سەر مێزی خواردنی ماڵەکانمان کامووی بەتاڵە باشە بەس وەکو بڵێن ڕاستە و خۆ مامەڵەکردن لەگەڵ بەغداد سەردانەکەی بڵێن کازمی هەبوو بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان و چونە ناو هاوڵاتیان کاردانەوەی زۆری لێکەوتەوە وە سەبارەت بە موچە بۆنە پارێزگاری هەڵەبجەش قسەی کردبوو کە ئەوان نانی تاڵی دەخۆن بەڵام داوای موچە لە بەغداد ناکەن ئاسایی سلێمانی و هەڵەبجە بە بۆچوونی بەڕێزت ڕاستە و خۆ داوای موچە لە بەغداد بکەن داوای نازان بوجە بکەن داوای نەوتی سپی بکەن بوجێ پەرپێدانی پارێزگاکان بکەن گیانی من ئەوە لە دەستورا ڕێگەیراوە
پرۆسەیەکی دانووسانە ئیمزا کۆکەیتەوە ئەیبەی لەوێ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن ئیسیفتای بۆەکە باش دوای ئەوە کێشەکەی ئێمە و بەغداد لەوەیە نییە عادل عەبدولمادیە بەڕێز کازمیە ئەم پارێزگار جەنابی وا ئەفەرمێ ئەو پارێزگار جەنابی پارێزگار وا ئەفەرمێ ئەم قایقام وا ئەفەرمێ کێشەکە لەوایە تۆ ئەبێ لیژنەیەکی دایمەی گفتوگۆت هەبێ لەگەڵ بەغدادە بۆ کۆی سراپای کێشەکان ناکرێت کە ئەم حیزب باوەڕی بەوە بوو بچێ مفاوازەیە بکات و دوای لیژنەیت کە بچێ بە قورئان جاری وا هەیە لیژنەکان زانیاری بە یەکتری نادەن گەیشتوونەتە چۆ نەگەیشتوونەتە چۆ یا لە مەتار یەکتری ئەبینن ئەرێوە چی بوو نەتیجەکەی بەداخەوە من لەگەڵ ئەوەیە نانە برسیەکانی وڵاتمان پێویستی بە نانە هەژارانی وڵاتمان و هاوڵاتیانی بە شەرافەتبەندی ئەم وڵاتە پێویستی بە نانێک کە بە کەرامەتەوە بیرێ بە سەدەقە و بە خێرکردن پێوەی نەیرێ مادەم لە وڵاتین هەمومان شەریکین لە سەرچاو و داهاتەکانیان شەر نییە ئەوەی حیزبی بێ ئەبێ بەشێک بێ لە وڵات و خزمەت کرێ هاوڵاتیە کە لە ماڵەکەی خۆیەتی بامۆستایەک فەرمانبەرێک هەموو کارمەندەکان ئەبێ بەش خزمەت کرێن من بیر لەوە ناکەمەوە بەڕێز کازمی کە هاتووە چی ڕوویە و چی ڕوئەیە کراسەکەی چۆن بوو وعدەکەی چۆن بوو چی بینی چی نەبینی بیر لەوە ئەکەمەوە ئایا ئەم عێراقە کە ئێمە پێوەی بەسراوینەتەوە بە چه ڕێگایکی شەرعی ئەتوانین پەیوەندیەکانمان ڕێکخەین باش کابینە گۆڕا لەوێ یا لێرە ئەم پەیوەندیانە بەردەوام بێ باشە بەس ئەگەر خۆت هەر پارێزگاری سلێمانی بە وەکو گریمانەیەک ڕاستە خۆ داوات دەکردی لەم بارودۆخە موچە لە بەغدادەوە بێت ئەو داواکاریت دەکرد ئەگەر بۆن لەم بارودۆخی ئێستا من نازانم تا قاسەی هەرێم هەبێت و بیکەنەوە بە ڕووی خەڵکیە خەڵک ناچێت لە شوێنێک کە وەکو داگیرکەر سەیری کردو و ڕیفراندۆمە بۆ کردو ڕیفراندۆمیی هەڵا باشە بەڵام کە تۆ قاسەی حیزب پڕ بێت و قاسەی حکوومەتەکە بەتاڵ بێ خەڵکە تەوێ بڵێت چی ئێستا قاسەکەی حکوومەت هێرێم بەرامبەر بە هاوڵاتیان داخراوە ئەی ئەوە نییە موچیان پێ نایرێ ئەوە نییە لە سای بیستویچیە بڕن ئەوە نییە بە دوو مانگ جارێک موچە ئەێن ئەوە نییە خانێنیشیان سەرە ئەگرن و خەڵکتیایە کۆچی دواییەکە ئەوە نییە ئەو مامۆستا بە ڕێزەی کە هەمومانی پەروەردە کردووە لەبەر ئەو گەرما و سەرمایە ئەوەستێ پاش سێمان ئەگەر موچەکەی بنێ بە لێبڕاوی ئەم قاسەیە لە چۆ بوو چی لێ هاو ئەم داهاتینەوتە چی لێ هاو من لەگەڵ ئەوەیان پرۆسەیەکی دانووسنگ هەبێ هەموو هاوڵاتیەک لەگەڵ بەغدادا و ئەم هێزە سیاسیانش بگەنە نەتیجەیە کە چۆن ئیتر مفاوەزا دەکەن لەگەڵ بەغدایە ناکرێ بە هەژمونی سەرکردەیەک و وەزیرێک شتەکان بگۆڕێ ئێمە هەمومان بە یەکەوە جوانین کە خۆشگوزەرانی بۆ خەڵک بێنین بەڵام بەڕاستی دەسەڵاتەکە ئەوەندە ڕووتاڵ بووە وەک هاوڕێک نووسیوێتی خەڵک بێزار بۆ ئەوێ بگاتە ئەوەی چارەسەرێک و مێدێکی بۆ بدۆزێتەوە خەڵکیشان شێت کردووە خەڵکیشان چەساندەوە دەنگیان نایەتێ دەنگەکە و تەزویرەکان خۆپشاندانەکەی ئەو گرن خەڵکی کوردستانیان شێت کردووە من پێم وایە خەڵک بە کەمترین بەهای هەیە لای هێزە سیاسەکانی کورد یعنی ئەگەر خەڵک بەها و کەرامەتیان بپارێزرایە ئەم هێزە سیاسە نەخۆ لە شەقامی کوردیەوە هاتوون لە ناو خەڵکەوە هاتوون خۆ لە شوێنێکەوە بۆمان ئیسیرات نەکراون بەڵام ئەم هێزە سیاسانە بەو سیاسەتە هەڵەی کردویانە بەو پرۆسەی بەردەوامی گەندەڵی کە کراوە گەشتورەتە ئەمە خەڵکیش ئێستا پرسیارەکە منی هاوڵاتی کورد لە گەڕێکێکی سلەیمانی یا هەولێر یا هەڵەبجەی شەهید یا دۆک مافی ئاسایەتی خۆەتی بڵێ مافەکانم بدەرێ بۆی من هاوڵاتیەکی دروستکرد بم بۆ وڵات و بۆ ئەم ژیانە باشە بە زۆکو وتت قاسەی حزب پڕە ئەگەر پڕە بۆچی کەمێکیش وەکو ویژدانێک نایهێننەوە بۆ موچەخۆران ینی لە داهاتی ناوخۆ پێ دوای بەشی زۆری لە هەموو پارێزەکان بۆ قاسی حزب دەڕوا وەڵاهی کاک حەجیمجان قاسەی حیزبێک کە من لە دەسەڵاتە بوومای و قاسەی حیزبێکم بەدەستە بوایە باشترین ڕێک دەرگەچارە ئێوەمە کرد قاسەکەمە خستە سەر پشت و ئیسیسمارمە کردەوە جاریچکە بۆ خزمەتگوزاری خەڵک باش من جەناب بپرسی سەرکردەکان چین وتمەوەوان حیزبیش ئەگەر بێوێ خەمخۆر بێ ئەگەر بێوێ ئیش لەسەر ئەوە بکە ئەبێ بەو شێوازە کار بکاتەوە قاسە پیرۆزی نییە کفن گیرفانی نییە باشە ئەبێ ئێستا بیر لەوە بکەنەوە
پیرۆزی سەرکردەکان و حیزبەکانیان بۆ ئەوەیە کە لە چه قەیرانێکا خۆشگوزەرانیان بۆ هاوڵاتەکانیان هێنایەوە. بەس قاسی حزب ئەوەندەی تێدا لە موچەخۆرانیش زیاتر بێت. بەخوا من حیزب نە لە حیزبام نە لە قاسەکەیان، بەڵام ئەوەی ئەیبیستم ئەگەر حیزب ئەم هەموو کۆمپانیایی هەبێ، ئەم هەموو پرۆژەی هەبێ، بۆ نایە پرۆژەیەکی دارایی ئەلانکە بڵێ من ئەم وڵاتە بەم نوقسانیانە بەدەستمانەوەی ئێمە وا نوخستان بووین، ئێمە وا شەڕی یەکتریمان کرد، ئێمە پرۆژەکانمان بەم جۆرە بوو، با پرۆژەیەکی کە بکەین بە یەکەوە خۆشگوزەرانی بۆ وڵاتیان بێنین. من پێم وایە ئەتوانن قاسەکەش بۆ خەڵک بکەنەوە و خۆشیان شرافەندمەندترن ناویانەچێتە مێژوەوە. باشە بەزۆ لا مەرکەزیەت ئەوەی کە پێشتر باز دەکرایە خودت ئێستا پرسی بارێنبوونی پارێزەکانیش هاتوۆتە سەری لە کابینی حکوومەتیش باسی لا مەرکەزێتی کارگێڕی دەکات. لا مەرکەزێتی کارگێڕی هیچ لە دۆخی خەڵک ناگۆڕێت، یاخود ئێستا پارێزگاکان ئەگەر لا مەرکەزێتی دارایان هەبێت جات چی هەولێر بێت، چی سلێمانی بێت، چی دۆک بێت، چ پارێزگای هەڵاوجەشە بێت، دەتوانن خۆیان بژێنن کێشەی موچەش بەرەو چارەسەر دەڕوات. لە هەموو وڵاتێکە تۆ ئەڵەی من جوغرافیاکەم ئەوەیە، ژمارەی دانیشتوانم ئەوەیە، لە پاڵیا داهاتەکەم ئەوەیە، مەساریفمەوەیە چۆن داهات زیاکەم. ئەما بێ لەسەر مستەوای ناحیە و قەزا و شارە بکرێ. بەڵام پێم وایە ئەمان وایان لێ کردوین کە بڵێ بابەتەوە خۆ پێ ناژێنرێ، ئەبێ هەلای ئێمە بۆ بێ. ئێستا ئەو داهاتانەی کەیە چەندی ئەچێتە قاسەی وڵات حکومەتەوە، خۆ داهاتەکان زۆری ناچێتە قاسەی حکومەتەوە، بەڵام کە دەسەڵاتەکان شۆڕ بکرێتەوە لە مستەوای قەزا و ناحیە و شارە بێ، ئەو کاتە تۆ شەفافانەتر معلوماتەکە ئەکرێ و لەبەر چاوی خەڵکەوە بن و مدیر ناحەیەک دەسەڵاتی سەرۆکی هەرێمێکی هەبێ کە وڵاتەکە بە خۆشی بەڕێوەبەرێ. باشە بەس ئەو کاتێک کە بەڕێز پارێزگار بووی جیاوازی دەکرد لە نێوان پارێزگاکان لە ڕووی دەسەڵات پێدانەوە، هەمان دەسەڵاتی بۆ نمونە پارێزگاری هەڵەبجە بڵین هەولێر دۆکت هەبوو، بەڵێ هەمان دەسەڵاتتان هەبوو. بەڵێ سزای جوغرافی هەبوو لەسەر پارێزگای سلەیمانی. سزا جوغرافیەکە ینی کەمکردنی دەسەڵات بوو، کەمکردنی بوجە بوو. بەڵێ بەڵێ ئێمە فەرشی سوورمان بۆ ڕان نەخرا بوو کە لەبەرەوەی من خۆش دەزانی لە بزوتنەوەی گۆڕانەوە ئەو پۆستە مەرگرت بوو، فەرشی سوورمان بۆ ڕانەخرا بوو، هەموو ئاستەنجێکیان دروست دەکرد. ئەی بوانی تر فەرشی سوور ڕاخرا بوو؟ من نازانم، من چووکە ئێستا لە حکومڕانانی باشە، بەس ینی فەرشە سوورەکە ئەوە بوو کە لەم ناوچەیە ڕێگری لە ڕاخستنی و فەرشەکرایان لە هەولێرەوە کە دەڵێ من چەندیان نمونەیەکم بیرماوە پرۆژەی بودجەی بەردەمی بورژەی تەواوی پێوترا، بودجەی تەواوی سلەیمانی 10 ملیۆن بوو، هی هەولێر 200 ملیۆن بوو. ئەو کاتێک کە بەڕێز بەڵێ ینی تەنها 10 ملیۆن لە بەردەستدا بوو خۆت. بەڵێ 10 ملیۆن هەبوو، دوایتر بە هەوڵدانێکی زۆر و خۆپشاندانەکان لێرە هەبوو، لە شارەکانی کە نەبوو، ناچار پرۆژە بودجەی تەواوەکە ئێرەیان زیا کرد. باشە بەس ئەوە بڵێن حیزبەکانی ئەم ناوچێش بە تایبەتی کە یەکێتی و گۆڕانش لێرە سەڵاتداربوون بەرپرسنین. من پێم وایە سلێمانی ئەگەر بەڕێز پێ وایە زوڵمی جوگرافی لێ دەکرێ، ئەی هەڵوەی سێوان چی بووە؟ جا کاک حەکیم جان، ئێستا بەداخەوە هەر قسە ئەکرێ یا ئەنووسرێ، ئێمەیان بەستۆتەوە بە وشەیە کە وەهمێکیان بۆ خەڵک دروست کردووە کە پێوترێت چاکسازی. من تێناگەم چاکسازی بە کەسانێکە کرێ کە مەبدەئیەن باوەڕیان بە چاکسازیە بێ، لە پرانسیپەکانی تێبگەن، هەوڵی بۆ بن کە خۆشگوزەرانی بێت. ئەو وەهمە بەداخەوە زەمەنی ئێنێ 6 مان ساڵێک هیچ ناکرێت، چاکسازی بە کەسێک ناکرێت کە خۆی لە قوتی خەڵک بەرێت. مەوەسل لەوە چیە کە بڕوابوون بە چاکسازی لای تۆ چییە کە لای کەسانی لای من وەهمێکی گەورەیە. بەس بۆچی دەڵێ دەبێت بڕوایان بە چاکسازی هەبێت، ینی چۆن خەڵک واز بکە کە کەسێک بڕوای وایە کە چاکسازی دەکات ئیرادەی هەیە؟ گیانەکەم لە خێزانێکا باوک دایک بەرپرسیارن لە خێزانەکەیان لەسەر ژمارەی مناڵەکان داهاتیان مەسرەفیان چیچیە تەنزیم ئەکرێ، بەڵام کە تۆ تا ژمارەی خێزانەکە و زیاتر بێ ئەبێ هەوڵدانت بێ بۆ زیاکردنی داهات. لە وڵاتی ئێمە هیچ داهاتێ زیان ناکرێ بۆ وڵات بۆ هاوڵاتی، تەنیا بۆ حیزب و بنەماڵەکان زیاکرێ. من پێم وایە چاکسازی وەهمێکە هەنگێ لایەن خۆیان پێ بەستۆتەوە بۆ ئەوەی بتوانین برەو بە سیاست بدەن و خۆیانی پێبژێنن. جا حکومڕانی بەوە هەموو بەردەوام دەبێت ئاوە؟ ئەی بۆیە خەڵک بیر لە بەهرێنبوونی پارێزگاکانەکاتەوە. باش، ناوبڕێکم هەیە دەگەڕێمەوە لای بەڕستان. بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێمەوە وڵات.
جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سەردار بگەڕێم بۆ لای بەڕێز پێش ناوبڕەکە بەڕێز وتت چاکسازی و هەمە بەس کابینەی نوێم بڵێ مانگشەیەکی زۆری چاکسازی دەکات لەم کابینێشدا هەر وەهمە و تا ئێستا هیچیش نەکراوەوە چوونی بەڕێز من پێم وایە هەموو هەوڵێ باشە بەڵام هەوڵەکان کە هەموو هەوڵێکە بێ خشتەیەکی زەمەنی لەگەڵادانرێ باش خشتە زەمەنەکە ڕاو دەرەنجام دیار نییە موچە جاران ئەدرا بە چەند مانگە جارێک ئێستا کەمەکرێتەوە خزمەت گوزارەکان کەمەکە زیادی نەکردووە چاوەڕێی سەدەقەی بەغدادین چەند ئەنێرێت و چەند نانێرێ سنوورەکان چی بەسەر هاتووە و داهاتی گشتی چی لێ هاتووە ئەم چاکسازیە ئەگەر وە هەم نەبێ پێمەڵی چییە باش یعنی کە تۆ دەرەنجامی زەمەنێکەی هیچ شتێکی نەکرد ئەگەر وەرگرتنگری پۆست بێ ئەرەوڵا دەستیان خۆش بێ پۆستیان وەرگرتووە بەڵام خۆم پۆستانە نەیتوانیوە وەرچەرخان لە ژیان و گوزەرانی خەڵکا بکە تۆ بۆ ئەبیتە شەریکی پرۆژەیە کە ئەزانی کۆتایەکەی کەوتنە شکستە لە پرۆژەیەکا بە کە جێو لێ بگرن کە ئەوانەی کە ئیمزایان کردو بۆ چاکسازەکان ئەم سێلایانەی کە حکوومەتی هەرێمیان دروست کردووە حەقی خۆیانە لە یەکتری بپرسنەوە قەرار بوو لە مانگی ئەوەدا ئەوە بکەین قەرار بوو سندوقی داهاتە نەوتیەکان دروست کرێ قەرار بوو پۆستێکە بێ یاریدەدەری سەرۆکی حکوومەت بۆ چاکسازی بۆ دروست ناگرێ قەرار بوو زەریبەکان وای لێ بکرێت خەزێنەکان وا لێ بکرێت پرۆژەکان قەرار بوو بودجەی 2020 بنێرێتە پەرلەمان قەرار بوو لەگەڵ بەغدایە ئەم فاوەزاتانە شەفاف بکرێت کە تۆ ئەمە نەکرێ ئیتر چاکسازی ئەگەر دروشمێکی بەتاڵ نەبێت چییە؟ باشە بەس مەوەست لەوە چ بوو کە ئەو پرۆژێ کەوتنی لە دوایە کەوتین بۆ هێزە سیاسەکان؟ نە هەر وەک مەفهومێک وەک کۆنسێپتێک وەکو چەمچێک چاکسازی بۆتە پرۆژەیەکی وەهم ئەبێ جارێکی کە مراجعە بکرێتەوە ئیتیفاقی ئەم حیزبانە لەسەر وەرەقەی عەمەلێ بۆ کە کابینەی لێ هاتووە با خۆیان بێنن بە داتاکات چەندیان جێبەجێ کردووە چەند توانیویانە موچەکان چارەسەر بکەن خزمەتگوزارەکان باش بکەن ژیانی هاوڵاتیانی کوردستان بە ئەمین ئومانی بەرن بەڕێوە کە ئەمانە ئێمە نەتیجەکە و دەرەنجامەکەی بینین هیچ نەکراوە خۆ ئەبێ ئەم لایەنە سیاسیانە بڵێ ناکرێ ئێمە لە دەسەڵاتە بە یەک بین و خیتابی ئۆپۆزیسیۆنمان هەبێ و ناشکرێ ئۆپۆزیسیۆن بوون بە حرام بزانرێت و تۆ باسی شەقام و ئازاری خەڵەکەی بڵێەوە خیانەتە تۆ لە حکوومەتە لەگەڵ منای ئەبێ من بە هەرچیەکەم و تۆش وەکو من بیر بکەیتەوە سیاست و حکومڕانی بەو جۆرە ناکرێ حکوڕانی بەوە ئەکرێت کە تۆ بەرنمەیەکی کارنامەی حکوومەتە هەیە چەندە جێبەجێ کردووە ئەو پۆستانە چین کە پێویستە پڕکرێنەوە ئەو ئیتیفاق و ڕێکەوتنانە چین و شەفافانە لەگەڵ هاوڵاتی خۆیانە قسە بکەن 27 ملیار کە قەرزارە بن بزانن چیان نایەوە ئەم داهاتەی ئێمە چەنی ئەچێ بۆ ئەم کاک و چەنی ئەچێ بۆ ئەو کۆمپانیا و چەنی ئەگەڕێتەوە بۆ قاسەی حکوومەت باشە بە زۆکۆی کە پێشتر بڵێن بەڕێزی شەڕسوڵاکی بزنەوەی گۆڕان بێستە کاری حیزبی ناکەن من نەخێرە کاری حیزبیم نیە و هەر لە بزنەوەی گۆڕانم بەڵام کارم نییە لەگەڵ ئەوانەدای کە بمێنەوە یاخود بکشێنەوە من نووسیرم نووسیوە باوەڕم بەوەیە پرۆسەیەکی دانووسانی گشتی شەفافانە بکەن دوای ئەوە بۆ هەڵسوڕاوان و بۆ جڤاتی نیشتیمانی باسکەن ئەنجا لەگەڵ هەموو فراکسیۆنەکانان قسە و ژوورەکان ئەو موەساتانەیە هەنە قسە بکەن دوای ئەوە جەدۆڵێکی زەمەنی دانێن لە مانگێک لە 2 هەفتایە لە 3 هەفتایە ئەم کارانە ئەگەر نەکرێ ئەمە وا نەکرێ ئەم سنوورانەوە نەکرێ بکشێنەوە بە کشانەوەیکی هێمنانە کشانەوە بۆ ناو شەقام بەو جۆرە نییە کە تۆ ئیتر ئەبیتە دوژمنیان یعنی ئەوە نییە کە گۆڕان سبینێ هاتەوە شەقامەوە کە خۆپشاندام کرێت و لە ترسیان هەبێ لە حەڤەی شوباتیچکە یەنەوە خۆیان ئامادە ئەکەن بۆ پرۆسەی داهاتووی هەڵبژاردن یا بۆ دروستکردنی جۆرە سیستەمی سیاسیکە باشە بەزوو گەرم کابینێش چاکسازی نەکات بەزوو بۆچی ئەوەندە هەڵایەکی ڕاگەاندنی لەسەر دروستکراوە بۆ چوونی بەڕێزت کەم کابینەیە جیاوازە سەرۆگۆزیرانێکی نازان بەهێزی ئابوورێکی بەهێزی بنیاد دەنێن وەڵی خۆزیا وا بواە خۆزیا وا بواە خۆزیا کابینەکانی کە هەمووی شکست وایە ئەم کابینەیە سەرکەوتوو بە ئەو هاوڕێیانەمان هەمویان سەرکەوتوو بوونایە فەخرمانە کرد بە ناسینیانەوە کە ئاسوودەی و خۆشگوزارانیان بۆ ئەم خەڵکە بێنایە بەڵام کە نەهات خۆ قسەکردن لەسەر ئەوەی کە چاکسازی نەکراوە کە خزمەت گوزاری نەکراوە ئەمە خیانەتی نیشتیمانی نییە خیانەت نییە لە حیزب کێشەکە لەوەیە حیزبی کوردی خەڵکیی دروست کردووە ئەبێ سەرکردەکەت چۆنی بیر کردەوە
سکرتێرەکە ڕێخەرەکەی چۆنی بیرکردەوە هەمومان وەکو ئەو بیرکەینەوە قسە بکەین ئەوە لە دنیای سیاست وا ناکرێت سیاست بەواکرێت کە تۆ ئازاری خەڵکە بینی هەرێکەمان لە ماڵێکەوە هاتوین دراوسێمانەیە عشرەتمانەیە خزمانەیە ئازاریان هەیە یعنی بۆ نەکرێ ئێمە بە بێ خلافی سەرکردەکە و ئەو ئۆرگانانەی کە ئیشی تیاکەین بڵین ئەمە ناڕاستە دەجێت دۆ لێدانێن دەفریامان کەون خەڵک ئەبێ بیرکرێتەوە بزنەوەی گۆڕان 24 هەبوو بۆ 12 ئەم جارە چی دێ خۆ ئەمە ڕازگوایانەترە یعنی ناکرێت بۆ قودسیەتی ئەم پۆست و ئەو پۆست و ئەم تەکەتول ئەو تەکەتول ژیانی خەڵک فراهەم نەکەین باشە بەس وەکو پێشتریش پرسیارەوەێک دەرچە هەیە بۆ چارەسەر باسی مەسەرم بارێنبوونی پارێزگەکان کرد بەس لە ناو خۆی هەرێم هیچ دەرچێکێ بۆ باشکردنی ژیانی موچەخۆیان چاکسازی ئەو بە هەرێمبوونی پارێزگایەکان شۆڕکردنەوەی دەسەڵاتە بەشکردنی دەسەڵاتە فراهەمکردنی داهاتی زیاترە هەوڵدانە بۆ دۆزینەوەی داهاتی کرد بژاندنەوەی کەرتی تایبەتە بۆی کرد تایبەتیش لە حیزب و لە سەرکردەکان نەجاتیان بێ دروستکردنی بواری گەشەکردنی پیشەسازی و بازرگانی و کشت و کاڵیە هەوڵدانە بۆ پێشخستنی ئابووری ناوخۆی سنوورەکەی خۆتە یعنی هەمومان معاناتەکانمان زۆر دیوە بەس مەوەسمە ئەگەر ئەمە نەچێتە پێشەوە ئەی چارەسەر لە ناوخۆدا چارەسەر هەیە تایبەتی بۆ مەسەلەی موچە کە خۆتان ئاگادارن ئێستا بە نزیکەی 2 مانگ جارێک لێبڕین لە سەڵا 21ەوە بەڕەموچەیەکی کەم دابش دەکرێت قوربانی سا باز لەوە کرێتێتە سایە 42 چونکە خۆ موچەخۆران بە 2 مانگ جاری وەریەگرنی هەرەوە خۆی بە تەبیعی بۆ بە سایە 42 یعنی کە کامکردنەکەیە من پێم وایە ئەبێ بیر لە داهاتی کە بکرێتەوە کاک حەکیم جان یعنی هەر نمونەیەکە بۆ ێنم ئەو کاتە لەگەڵ بەڕێوەبەری گشتی کشت و کاڵا بە ڕێز کاک شاڵا و کاک ڕزگار جێگرێتی بیرێکمان کردەوە کە ئەو کاتە ئێمە لە دەسەڵاتا بووین 200 ملیۆن دۆنمی حکومەت لەم سنووری پارێزگایە بەدەست هاوڵاتیانەوەیە بە گرێبەست و بە بێگرێبەست ئەم 200 ملیۆنە ئەگەر لە سایە دەی پرۆسەیە بکرایە بۆ ئەوەی کە تاپۆ بکرێ لە سایەنەوەکەشی ساڵانە کری لێوەربگیرێ هەموو کەسێک کە باخ و vێلا و کوڕە دوودار هەناری هەیە ئامادەیە شتێ پەیاکە چووکەن بەهای بۆ دروست دەبێت تاپۆی ئەبێ وە کرێکی ساڵانە ئەیە دەرچێکی زۆر گەورە بوو کە ئەوتوانی چەند ملیار دۆلارێک ساڵانە پەیاکەی بۆ سندوقی گشتی ئەم وڵاتە بەداخەوە من سەرۆکاتی ئەو کاتیان ژومنی وەزیران زۆریان پێباشوتیان بانە دەکەینەوە سەرۆکاری ئەو لیژنەیە بکەی وەڵی تر تا 6 مامونیان نەدیەوە ینی بەس ئێستاگەر ناکرێت بۆ دەستی کێمینی شەبێ داهاتەکان ئێستا داهاتەکان بەژ ناکاتەوەی کرد لە بەغدادی بە تایبەتی بۆ موچە چێ ئەوەی نەوتە ئەوەی خاڵە ئەوەی علانەکەن هاوپەیمانی ئەوە نایانەتە هاوپەیمانی ئەمریکی بۆ ێزی پێشمەرگە داهاتی ناوخۆ بۆ بە 6 ملیۆن و ئەوە داهاتەکەی کە لە بەغدادەوە یەت خۆتان نەزان ژمارەکان ئەوەیە ئێمە پێویستمان بە 750 ملیۆن دلار کورتێنانی هەیە لە بەرەو موچەمان والێ کردووە ئەی باشە ئەی بۆ سنوورەکان ئەمەی کە هاوڕەکانمان لە پەلەوانی کورسان و ئەو خەڵکانی کە باسی لێکەن و داتا و زانیارەکان بڵاوە کرێتەوە ئەی باسی قاچاقچێتی گەورەی حیزبەکان ناکرێت ئەی بۆ ئەوە چارەسەر ناکەن بۆی داهاتەکە زیابێت و وە بەرنامەیەکدانرێ ئێمە موچەخۆر ساڵانە 6,000 خوێندکار تەخەڕوجەکە لە زانکۆکان ئەم 6,000ش مافی ئەوەی هەیە دامەزرێت تۆ خۆش لەو لاشەو ملیێنێک و 450,000 وابزانم کارمەندێ هەیە ئەی ئەمە چۆن چارەسەرەکەی ئەم تەزەخم و هەڵەوسانە ئەبێ پرۆژە دەبێ پرۆژە نووسینەوە پرۆژەی زۆر جوانە نووسرێتەوە بەڵام کەیەتە سەرژوورە تاریکەکان جێبەجێ ناکرێ باشە بەس باسی خاڵە سنووریەکان کردنێنی ئەوەی کە ئێستا پەرلەمانتاران باشکرا دەڵێن لە خاڵە سنووریەکان قاچاقچێتی هەیە برنی داهات هەیە سەرۆکی حکوومەت و جێگرەکە ژاگەدارن نێنی ئەوەیە کە چییە کە ڕای ناگرن لانی کەم داهات بگەڕێتەوە وڵا خۆناایی کۆمپانیەکانە بن لە سوسیال میدیای هەمووی بڵاوە کرێتەوە کۆمپانیەکانی سەر بە حیزب و سەر بە کاکانە خۆیان سوودمەندن ئەیجینا بۆ چارەسەر ناکرێت یعنی ئەوان هێزیان هەبێ بتوانن دوو کەس لە کونێکا کۆبوونەوەیە بکەن معلوماتەکانیان نووسینەکانیان متابعە بکەن ئەم سایدی چییە ئەی قاوی لە ئەم هەموو تەنکەر و لۆریەی کەیەت نەتوانن کۆنتترۆل بکەن باش بەس سەبارەت بە بڵێن وتت چاکسازی وەهمە لە کوردستان ئەی دەکرێت چاکسازی بێتە واقع بەچی دەبێتە یاخۆت بڵێن بچێتە مەدانی واقع و جێبەجێ بکرێت
لە کوردستان بەو کەسانە کرێکە خەمخۆری گشتین خەمی گشتین باشە چاکسازی بە کەسێک ناکرێ بە سەرکردەیەک ناکرێ بە حکومڕانێک ناکرێت کە خەمی تایبەتی گەورەتر بێ لە خەمی گشتی خەمی تایبەتی بۆ حیزب بۆ بنەماڵە هەبێ چاکسازی بەو کەسانە ناکرێت چاکسازی بەو کەسانە ناکرێت کە هەمیشە خەمی گشتیان ماوە باشە بەس ئەوانە ماون لە دەستەڵات ئەوانەی کە خەمی گشتیان ماوە لە دەستەڵات واللهی من ناتوانم ڕاست و چە بەسەرم ویانە بێنم نەقازیم نەچی بەڵامەوەی من پێم کراوە لەو خەڵکەژە ناسین ئەگەر خەمی گشتی بووایەتە خەمی هەمووان ئێستا حاڵمان بەم حاڵە ناگەیشت بەس لەکوێوە دەست پێ بکەینە بۆ نموناگەر بۆ چاکسازیەکە هەموو هەوڵدانێکی گفتوگۆی کراوە و شەفافانە جەنابی پارێزگار جەنابی قایمقام جەنابی مدیر ناحەیە ئەبێ بە شەفافانە خیانەت نییە بێت بڵێ من کێشەکانم ئەمەیە لە ئەنجومەنی وەزیران بەڕێزە وەزیرە بەڕێزەکان سەرۆکایەتی چێ لە پەرلەمان هەمویان ئەبێ تەخوین نییە ئەندامێکی فراکسیۆنی لایەنێکی سیاسی بڵێ ئێوە ئەمە واتان کرد یەکسەر تەخوینی کەن ئەبێ بیر لەوە بکەنەوە کامە لەسەر خەمی گشتیە چۆن خەمی گشتی ئەکەینەوە بە خەمی هەمومان کە کرا بە خەمی هەمومان دانووسان ئەکرێ کۆبوونەوە ئەکرێ قسە ئەکرێ لە شارەزایانی ئەم وڵاتە باز ئەکرێت کە چۆن داهازیاکەینەوە بۆ ئەوەی ئیتر ئەوەنە وڵاتێکی سوالکەر نەبین منە میوارەیە قسەیەکەم خوێنەوە ئەڵێ سەرکردەیە دەتوانێت خۆشگوزەرانی بۆ وڵاتەکەی بکە کە سوال بۆ وڵاتەکەی بکە نەک وڵاتەکە و خەڵکەکەی بکە بە سوالکەر سەرکردەکانی ئێمە خەڵکیان والێ کرد باش ینی خەڵکیان کرد بە سوالکەر نەک بەداخەوە ناتوانم وا بڵێم چونکە خەڵکی ئێمە شایستەی ڕێزگرتنن خەڵکی ئێمە سوالەکە بۆ ئەو موچەی داوای ئەو موچەیەکە کە مافی ڕەوای خۆیەتی بەزەوە موچەیەوەی کەماوە نەوەڵاوە موچەنی ئەوان بە سەدەقە و خێرە دەنێ سەدەقە و خێر ینی موچە چییە موچەوەیە کە لە کاتی خۆی بدرێ تۆ کارەکەی مافی حەقی خۆتە کە کارەکە کردووە موچەکە وەرگری خۆمە خێری بۆ چییە کارەکەی دەرزەڵیتەوە کارەکەی لە فەرمانگەکەیە لە هەر شێوازێک کابێ باش سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ بەغدادیش بەڕێز تێبینیەوەت کردووە کە بۆچی هۆکاری نەگەشتن بە ڕێکەوتنیا خۆت لەگەڵ بەغداد ڕێک بکەوی حکوومەت هێرێم بۆ مەسەلەی موچە کارێکی بڵێن دروستە وەڵی من نازان دەبووەفت چوو هاتەوە یەک زانیاریان نایە بە ڕای گشتی باش حەقە زانیاریەکان بن خۆ ئەمانە لەوێ هیلاگە بن با بێنەوە بڵێن ئەوەمان کردووە باڵ ینی پێ دوایە شکستیان هێناوە لە ڕێکەوتن لەگەڵ بەغداد وەڵی بە پێ ئەوەی دیار بێ خۆنە دەرەنجامەکان حکوومەتدا باش باش شکستەکە پەیوەندی بۆیە کە داهات هەر بۆ حیزب بڕوات نانەوێ ڕێکەوتن لەگەڵ بەغداد بکەن شکستەکە ئەوان داهاتی چەند ساڵە داواکەن داهاتی سنوورەکان داواکەن داهاتی نەوت باسەکەن کە 250,000 لیترە و بڕوات و 250,000 بەرمیلە و بڕوات و بێت ئێمە ئیتیفاقی بۆ کرا بە ئیتیفاقێکی وەهم تا دنیا ئێمە بین و خەڵک لە ئازاری ئەوە بێکەی قاسەکانمان پڕەبێتەوە باشە کاتم زۆر کەمەوە بەس ئێستا بە حکومەوەی کە بەڕێزت پێشمەرگەژەوەی لە سەردەمی شاخ ئێستا کۆمەڵێک بیرەوەری هەڵدرێتەوە لایەن ئەوانەی کە لە سەردەمی شاخ بوون بۆ چونت چێت لەبارەی هەڵدانەوەی و لاپەڕەکانی سەردەمی شاخ و ئەوەی کە کام سەرکردە بڵین کارێکی کردووە ئەوەی تریانەوەی کردووە سپاس دەکەم کاک حەکیم بۆ دوا پرسیارە شۆڕشتانەوە یەک تا ڕاپەڕین شۆڕشی ڕزگاری نیشتیمانی پیرۆزەیەکی یابوو بە ناوی پێشمەرگە و بە خەڵکاتن و کەسایەتەکانی ئەوێ بەداخەوە ئێستا بە هۆی نووسینی ئەم بیرەوەری و لە بری بیرەوەریانە خۆیان بینین لە نەوەیەکەوە تا ئێستا چیان کردووە بەڵام ئێسایەن لەو مێژۆشەیەن کە خەڵکی گەنج قوتسێتێکی پاراست بوون لایەنێکەوەیە بەداخەوە بیرەوەریانە ئەوایە کاتێ بنووسرایە یا قسەی لەسەر کرایە بڵاو کرایەتەوە کە کەسی بەرامبەر کە خۆی ئەتوانێ وەڵامێکی حەکیمانە بۆ دۆزینەوەی حکمەتێکی باشتر باتەوە بەڵام کە کەسەکە کۆچی دوایی کردووە ئەمە جۆرێکە لە موراڵی نووسین و سیاسی کە بەداخەوە نەبوو ڕووبە خاڵێکیاوەیە کە لەو سەردەمایە ئێمە لە شاخ بووین و ماوەی پێشمەرگە بووین ئەزانین بڕیاری سیاسی سەرکردایەتی بەرەی کوردستانی و حتا ناو یەکێتی نیشتمانی کوردستان کە و کاتە ئێمە یەکێتی بووین و لە کۆمەڵا بووین بڕارێکی دەستە جەمعی بووە بە واقعی لێکدانەوەی ئێستا بتەوێت تاریخێک بشێوێنی بۆ بڕیارێک کە بەدەستە جەمعی ئێراوە ئەوە بێویژدانیەکی گەورەیە خاڵێککە ئەوەیە بیرەوەریەکان هەنگێ لەم کەسانە خۆیان بە قارەمان نەزانن و بەرامبەرەکانیان بە شکست خواردوو ئەم سایکۆلۆژیایی کە باسی ئەکەن بەداخەوە
بۆ ئەمجی لە تازەیە وای کردووە ئەبێ 20 ساڵی کە بیرەوەری یەکیچکە بین و سەرسەرە حکوڕانێت چیان کردووە لە شۆڕشا کە قودسێتی ناوی پێشمەرگە هەبوو کە شەڕی ناوخۆشە بووە ئەو پێشمەرگانەی کە شەڕیان کردووە فلان و فلان خۆ هەر ئەمری حیزبی و سەرکردەکەی و کۆمانی کە ئێستا و سەرنوشتە و سنجێبەجێ کردووە بۆ ئەو کاتە قارەمان بوون ئێستا وا لە خوایانەوە دزنەوە من پێم وایە حەق وانە لە کاتێکا ڕەوانشاد نەوشەوە مستەفا لە حیاتی خۆیان ئەڵێ من ئەمە نووسینەکانم تا لە حیات بە وەڵام بنەوە ئەم دەنگە حەکیم و ناحەکیمانە بۆ جوابیان نایەوە من پێم باش بوو هەموو یادوەرەکان لەسەر مستەوای ئەوە بێ ئەوە مێژوومانە چیمان پێ ئەکرێ بۆ ئێستا بۆ داهاتووە توانین پلانی چی دانێن نەک مێژوومان ناشرین کەین لە ئێستایە خۆمان قارەمان کەین بۆ داهاتیش خەمی وەچەکانی خۆیان بێ باش ئەم خۆ بە قارەمانکردن لە پێناوی چیە وەکو والله هەبێ لێکدانەوەی گشتی بۆ کرێ ئەم خۆ قارەمانکردنە ئەگە لە واقع حاڵە دەسەڵاتی نەماوە زەنبی مێژویەک نییە تۆ بێ گومانی بخەیتە سەر بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز سەردار قادر شۆڕڤەکاری سیاسێروا پارێزگاری پێشووی سلێمانیش کە لەم بەرنامەی لەگەڵ مابووی زۆر سپاس بۆ بەڕێزیشە زۆر سپاس سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ